دوای نزیکەی مانگێک لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین لەلایەن دەرچوانی قۆناغی 12 ئامادەیی ئەو ناوە ئاشکرا کرا کە دەتوانن لە زانکۆ و پەیمانگە حکوومیەکانی هەرێمی کوردستاندا درێژە بە خوێندن بدەن لە کۆی 59,539 خوێندکار کە فۆرمیان لە زانکۆلاین پڕ کردبووەوە تەنها 34,000 خوێندکار ناویان هاتوۆتەوە واتە نزیکەی 26,000 خوێندکار ناویان نەهاتوۆتەوە. ئەمە لە کاتێکدایە کە بەسەرجەم زانکۆ و پەیمانگەهلیەکانی هەرێمی کوردستان توانای وەرگرتنی 20,000 خوێندکاریان هەیە و ناتوانن لەو ڕێژەیە زیاتر وەربگرن. جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕایگەیاند کە ئەوان لە ئێستادا ناتوانن هیچ کارێک بۆ خوێندکارانە بکەن کە ناویان نەهاتوۆتەوە و دەبێت چاوەڕێ بکەن بۆ ساڵێکی دیکە. من هاوخەمم لەگەڵ ئەو خوێندکار و قوتابیانەی کە هێشتا چاوەڕێن بەس ئێمە بەجددی و بە حەقیقی پیاچوونەوەیەکی سەرتاسەری سیستمی حکومڕانی کوردستان بکەین بە میلاکاتەکانمانەوە بە پێداویستی حەقیقیەکانی وەزارەتەکانمانەوە بە نەهێشتنی بندیوارەکانمانەوە. لەباری و خوێندکارانی کە کۆنمرەی بەرزیان هەیە و ناویان نەهاتۆتەوە بەڕێوەبەری بەشی ئامار و تۆمارکردن لە زانکۆی سلێمانی ڕایگەیاند ئەوان ئەزانن لە پرۆسەکەدا کەم و کوڕی هەبووە بەڵام هەوڵ دەدەن با زووترین کات چارەسەری بکەن. بەداخەوە ئێمە زانی کە کێشەی تەکنیکیمان هەبوو ئیمساڵە و کێشەیەش بەشێکیان لەسەر وەزارەتی خوێندنی باڵایە بەشێکیان لەسەر وەزارەتی پەروەردەیە بەڵام ئەو کەم و کوڕیانەی کە ڕوویەوە لە پرۆسەکەی ئێمە بە هەموو لایەکمان چارەسەریەکەین. زۆر بەداخەوە زۆر خوێندکار هەیە کە کۆنمرەی هەیە و ناوی نەهاتوێتەوە بەڵام ئێمە لێرەوە لە ڕێی کەناڵەکەتانەوە پەیمانین بە هەموو خوێندکارانی سنووری پارێزگای سلێمانی کە هەموو کێشەکانیان بۆ چارەسەرەکەین. ساڵانە لە هەرێمی کوردستاندا دەیان هەزار خوێندکار لە ئامادەیەکانەوە بە مەبەستی درێژەدان بە خوێندن فۆرمی وەرگرتن لە زانکۆ و پەیمانگەکانی هەرێم پڕ دەکەنەوە بەڵام دواتریش نزیکەی لە 150 خوێندکارانە بەهۆی نزمی نمرە یاخود نەمانی کورسی خوێندن لە زانکۆ و پەیمانگەکاندا ناویان نایەتەوە و لە خوێندنی زانکۆ بێبەش دەبن. 59,000 خوێندکار لە سنووری هەرێمی کوردستاندا خەونیان خوێندنە لە نێو زانکۆ و پەیمانگەکاندا بەڵام لە کۆیان 59,000 تەنها 33,000یان خەونەکەیان هاتەدی بەڵام خۆ چارەنووسی 26,000 خوێندکاری دیکە لە هەرێمی کوردستاندا چی دەبێت و لایەنە پەیوەندیدارەکان چی بۆ 26,000 خوێندکاری ئەم هەرێمە دەکەن. ژاردە باغیە نارتی سلێمانی.